بەپێی پێشبینی بەشێک لە سیاسی و پەرلەمانتارەکان دۆخی سیاسی و یاسایی هەرێم تا کۆتایی هاتنی وادەی یاسایی پەرلەمان بە چەقبەستووی دەمێنێتەوە و هەڵبژاردنیش لە وادەی خۆیدا ناکرێت. پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی ئاشکرای دەکات بەم نزیکانە پەرلەمانی کوردستان کارا ناکرێتەوە و دەژڵێت لە دوای کۆتایی هاتنی وادەی یاسایی خولی چوارەمی پەرلەمان وادەی یاسایی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بە یەک پاکێج درێژ دەکرێتەوە. پێ ناچێت بەم ئانوسات و بەم دەم و دەستە ڕێکەوتن لەسەر کاراکردنەوەی پەرلەمان و کاراکردنەوەی حکوومەت و بە دامەزراوەکردنی دامەزراوەکان بێتەکایەوە و ئەگەر مەسەلەکەش بەم جۆرە بچێتە پێش بێگومان دۆخی خەڵکی کوردستان و دۆخی سیاسیش بە جۆرێک نیە هەڵبژاردن بکرێت بۆیە دوجار ئەبێ بگەینە ئەو مەتافەی کە ئەوترێ ئەوە پەرلەمانی کوردستان ماوەی بەسەر چووە ئەوە سەرۆکایەتی هەرێم ئەوە 2 ساڵە ماوەی بەسەر چووە فەرمونون ئیتیفاقی بکەین ئێوە ماوەتان بەسەر چووە ئێمەش ماوەمان بەسەر چووە ڕێکەوتن بکەینەوە ڕێکەوتنێکی تازە بۆ درێژکردنەوەی هەردوو پۆستەکە تا ئەگەینە ئافاقێک هەڵبژاردن بکرێت. گەڕێکی دانوستانی پارتی لەگەڵ لایەنەکان تەنها بەرهەمی پەیامەکەی بارزانی بوو لە دوای زیاتر لە 100 ڕۆژ لەسەر چارەسەری دۆخی شێواوی سیاسی و یاسایی هەرێم. نەخشە ڕێگە و پرۆژەی لایەنەکانیش هیچ جوڵەیەکی سیاسی بەدوای خۆیدا نەهێناوە. باوتەی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان گەربێت و هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێت ئەوە سیناریۆی 19 ئابێکی تر بە ئامادەبوونی نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکی و بەریتانیەکان لە پەرلەمانی کوردستان دووبارە دەبێتەوە. ئەگەر ئەم دوو مانگە لایەنەکان نەگەنە ڕێکەوتن بۆ چارەسەرکردنی کۆی کێشەکان و لەو لاوە نەگەنە ڕێکەوتنێکیش بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە مانجی 10 یاخود 11 ئەوە بەرە ئەو سیناریۆ ڕێت. سیناریۆکە بۆ ئەوەیە کە بڵێن با بە یەک پاکێج کێشەی سەرۆکایەتی هەرێم و وادەی پەرلەمانیش درێژکەینەوە وەلەوە ئەچێ سیناریۆیەکی وەکو 19 ئاب جارێکی تر دووبارە بێتەوە بە ئامادەبوونی نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکیەکان و بەریتانیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان داوای کۆتایی پێهێنانی هەردوو کێشەکە بکەن. با درێژایی مێژوو هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە وادەی یاسایی خۆیاندا ئەنجام نەدراون و هەمیشە پەیوەست بوون بە بەرژەوەندی دوو لایەنی دەسەڵاتەوە. باوتەی مێژووناسێک لە دەسەڵاتی دیکتاتۆری و خێڵەکیدا هەڵبژاردن لە وادەی خۆیدا ناکرێت و پەیوەستە بە بڕیاری تاکە کەسێک یان لایەنێکی سیاسیەوە. بەداخەوە وڵاتانی کە زیاتر وڵاتی دیموکراتینین و مەساتینین و زیاتر شێوە وڵاتێکی تاگڕەوی دیکتاتۆرین هێشتا ینی وادەکان دیاریکراو نییە دوجار تا کەسێک یاخود لایەنێکی دیاریکراو بڕار ئەداکەی کات و وادەی هەڵبژاردنەکان بڕێوە بچێت. ئەمە زیاتر لە وڵاتانەیە کە هێشتا ئەتوانین بڵێن یاخود قۆناغی شەڕی ناوخۆ و قۆناغی خەڵکیان تێنەپەڕاندووە و ئەنجامەکەش بەو شێوەیە ئەشکێتەوە کاتێک کە لایەنێکی باڵا دەست دوجار پەرلەمانی بۆ ئەوەیە کە سیمای حکومڕانەکەی یاخود سیمای دەسەڵاتەکەی جوانکە و دوجار پەرلەمانێکی بە شەرتی ئەوێ و بۆ شێوە نیەتە ئاراوە دوجار هیچ جوودنی ئەنجامەکانی قبول نەکە. لە دوای پەکخستنی پەرلەمانەوە بەشێک لە لایەنەکان سەنگەری بەرگری لە یاسایان هەڵبژارد کە دوجاریش نەیانتوانیوە بگەڕێنەوە نێو ماڵە گەورەکەیان بەڵام تێپەڕاندنی کات ڕەنگە ئەو سیاسەتە بێت ئەوان ناچار بە هەڵکردنی ئاڵای سپی بکات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.